ئێوارەتان باش بەخێر بن سەرچاو هەموو لایەک بۆ کۆڕی دکتۆر هەژار معروف. کۆڕەکەی ئەمڕۆی دکتۆر هەژار لەژێر ناوی ناونیشانی تاوتوێکردنی توندوتیژیەکانی ڕابردوو دوای ڕووخانی ڕژێمە دیکتاتۆرەکان. ئەو توندوتیژیانە چییە دوای ڕووخانی ڕژێمە دیکتاتۆرەکان یەتە ئاراوە؟ هەڵبەت دکتۆر هەژار کەسێکی ناسراوە، ڕەنگە زۆر پێویست بە ناساندنی نەکا، هەمووتانەی ناسن. دکتۆر هەژار لە سلێمانی خوێندنی تەواو کردووە تا شەشی ئامادەیی، لە دوجارە چۆتە بەغا و لە بەغا کۆلێژی پزیشکی تەواو کردووە، گەڕاوەتەوە سلێمانی و دوای ساڵێک کارکردن لە ساڵی 1979 بۆ بە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی. دوای ماوەیەک لە پێشمەرگایەتی لە ڕێگەی ئێران و سووریاوە گەیشتۆتە ئەڵەمانیا و لە ئەڵەمانیا دکتۆرایی هێناوە لە هەمان بواردا و بووە بە پسپۆڕی دەروونناسی. ئێستا نۆرینگەی خۆی هەیە، دوای ئەوەی کە مامۆستا بۆ لە کۆلێژی پزیشکی خانەنشین کراوە، بە خانەنشینی ئێستا نۆرینگەی خۆی هەیە و کارەکات لە نۆرینگەکەی خۆیان. وەکو باسمان کرد، کۆڕەکەی لەژێر ناونیشانی تاوتوێکردنی توندوتیژیەکانی ڕابردوو دوای ڕووخانی ڕژێمە دیکتاتۆرەکان. ئەم بابەتە دە لاپەڕەیە، هەر لاپەڕەی چوار خولەکوونیمان بۆ داناوی خەڵکە، یعنی بە 45 خولەک بتوانێت بابەتەکەی پێشکەشکە. کاتێک کە قسە لەسەر بابەتەکانەکات لەسەر هەر لاپەڕەیەک لار شوێ خۆی ویستی ڕوونکردنەوە ئات قسەی لەسەرەکات، دوای 45 خولەکەکە 45 خولەکیش بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەوەی کە گفتوگۆی لەسەر بکەن یا پرسیاری لەسەر بکەن. من بۆچی ئەم بابەتەم هەڵبژارد؟ من وەکو پزیشکێکی دەرونی، یعنی تووشی نەخۆشی وا ئەبووم لە ئیشی ڕۆژانەما کە بە هەردوو شێوەکە چۆن ئەڵێی قوربانی توندوتیژین. بۆ نمونە نەخۆش ئەبینم وەکو بکەریە بۆلام، یعنی بۆ نمونە ناحەقی کردووە، توندوتیژی کردووە، خراپەی کردووە، ئێستا خەوی لێ حرام بووە، ناتوانێت بخەوێ، ویژدانی ئازاری هەیە، ناڕەحەتە، ترسی هەیە، تووڕەیە. ئەمە نەوعێکیانە بکەر. و ئەوەی کە زۆرترە لە ڕاستیە قوربانیەکانن کە ئەوانن کە لە ژێر توندوتیژیە ناڵانیانە. اینجا ئایا لە شەڕە دیمەنی زۆر وحشیگەریان بینیوە لە مەیدانەکانی شەڕە، یا ئەشکەنجە دراون بە چەندین شێوە، یا خۆیان ئەشکەنجەدانی خەڵکیان بینیوە. هەموو ئەم شێوانە ئەبینین کە ئەمانە بەشێکن لە توندوتیژی ڕژێمە دیکتاتۆر و فاشیستەکان. اینجا بە پێی ئەزمموی ژیانی خۆشم لە ئەڵمانیا، بەڕاستی وڵاتی ئەڵمانیا یعنی دوو بە ئەزمموونێکی زۆر خوێناوی یان ڕۆشتووە کە هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم بووە و زۆر معاناتیان بینیوە و زۆر کەس هەیە ئەوە نازانێ سەیری ئەڵمانیاکە هەر وەکو دەستدرێژی کرد. بەس لە ڕاستیە بەڕێزان، ئەڵمانیا یەک لە سەر چواری خاکەکەی لە جەنگی جیهانی یەکەما دۆڕان. ئەڵمانیا تەسەورەکەن ئەچوو هەتا حدودی ئەمڕۆی لیتوانیا و نزیک لە لینینگرادە بۆ سنووری ئەڵمانیا پێش شەڕی جیهانی یەکەم. ئیمپراتۆریەتێکی زۆر گەورە بووە. لە شەڕی جیهانی یەکەمە یەکە سەر چواری دۆڕان و هەموو ئەو ئەڵمانیانەی لەو ناوچەیە ژیان هەمووی بوون بە ئاوارە و دەربەدەرکران. لە شەڕی جیهانی دووەمەشە بە هەمان شێوەیەک لە سەر چواری خاکەکەی دۆڕان. لەبەرەوە تاوتوێکردنی ڕابردوو بەڕاستی لە ئەڵمانیا زۆر پێشکەوتووە و زۆر ئیشیان کردووە و یەمە سەری دوایە و خۆم بینیومە لەوێ. اینجا لە ئەڵمانیا بەڕاستی من جارێک لەوێ کەمپی هین هەیە، کەمپی سەردەمی نازی هەیە کە بە زۆر معارزەکانی نازی لەوێ دانراون، ئیشی زۆر قورسیان پێکردوون. ئەوە لە شوێنێکە پێڵێن داخاو، شارێکی بچووکە نزیک میونیخە، لەسەر دەواازەکەی زۆر بە گەورەی نووسراوە ئەو میلەتانەی کە تاوتوی ڕابردووی خۆیان ناکەن مەحکومن بەوەی کە هەڵەکان و ناخۆشیەکان و توندوتیژەکانی ڕابردوو دووبارە و چەند بارە ئەکەنەوە. لەبەرەوە ئەوەنە بەلایەنەوە گرنگە. اینجا بەڕاستی لە ئەڵمانیا بەو شێوەیە بڕاتان بێ، یعنی مناڵ ئەتوانم بڵێم لە قوتابخانەی سەرەتاییە فێری ئەوە ئەبێت، فێری ئەوە ئەکرێ کە سێ و شەفێر بێ لە یەک ڕستا
ئەم سێوشەیە بە ئەڵمانی ئاوایە نی ڤیدەر کریگ نی یعنی ناهەرگیز ڤیدەر یعنی جارێکی تر کریگ یعنی شەڕ ینی نامانێ بە هیچ جۆرە جارێکی تر ئێمە شەڕ ببینینەوە بۆیە بەلاتانەوە سیر نەبێ لە بەرلین لە مانگی 2003 پێشەوەی هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق دەست پێ بکە تەنیا لە بەرلینە گەورەترین خۆپیشاندان کرا تەسەوڕکەن دژی شەڕی ئەوە بوو کە ئەمریکا هێرش بکاتە سەر عێراق و سەدام بڕوخێنێ طبعاً ئەوە نەبوو بڵێ ئەوانە ئاگادار نەبنەوەی کە سەدام چم تاوانبارێکە بەڵام ئەوان دژی شەڕن بە هەموو جۆرەیانەیە شەڕ نەبێت ئەمانە کە وەکوتم بەشێکن لەوانەیە کە پاڵیان پێوە نام کە مەسلەی تاوتێکردنی ڕابردوو لە شەڕەکان چەند گرنگە اینجا لەگەڵێک لەو وڵاتانەی کە دیکتاتۆریەت حکمی کردوون کولتورێک دروست بووە کە ئەو کولتورە پێ ئەڵەن کولتوری تاوتێکردنی ڕابردوو سەقافەیەک ڕۆشنبیریەک دروست بووە من ئەم جۆرە خوێندنەوانم لە ئەزمونەکانی ئۆڕۆگوای گواتیمالا ئەرجەنتین شیلی و باشووری ئەفریقا نزیکی 5-6 کتێبم بە ئەڵمانی لەسەر ئەمانە خوێندۆتەوە کە بزانم ئەمانە چۆن تاوتوی ڕابردویان کردو دوایەوەی ڕژێمەکان ڕووخاون یەک بە یەک بێگومان ئەوانە من لێرە ناتوانم باسی ئەوانە هەموو بکەم بەس باسی ئەڵمانیا ئەەکەم باسی شیلی ئەەکەم باسی باشووری ئەفریقا ئەەکەم اینجا ئێمە سەر کوردستان و عێراقەکەی خۆمان زۆر بە کورتی و هیوادارم ئێوە بە تایبەتی لە بەشی عێراق و کوردستانەکە ئێوە زۆر گەرمی بەشدار بن و توێژێک ینی درسخێنە دەرگای بابەتێکی وا کە ئێوە ئیتر مەسئول بن لە جێڕانی لە وتوێژ و لەوانە کە چی بکرێن اینجا و بەڕاستی من زۆر ئامانجیشم ئەوەیە کە چەند پرسیارێک بکەم یعنی وەڵامی ئەو پرسیارانەش ئێمە مناقەشەکەین ئەویش ئەوەی کە ئایا سیاسەتوانان و مێژونووسان و ڕۆشنبیرانی کورد چیان کردووە دەربارەی ئەم بابەتە گرنگە ئایا لە ئایندەدا چی بکەن ئەی داژێکەرانی هەر چوار پارچەکەی کوردستان چیان کردووە ئەوانیش تەرەفێکی گرنگی قەزیەکەن ئەوان ئایا قەت بیریان لەوە کردوێتەوە تاوتێ ڕابردووی توندوتیژی خۆیان بکەن نەکەر بەرامبەر بە ئێمە بگرە بەرامبەر بە میلەتەکانی خۆیان ئەو هەموو کودەتانەی کە لە تورکیا کراوە ئەوە عێراق و ڕژێمی سەدام و ڕژێمە یەک لە دوایەکەکان کە چیان لە میلەتی خۆیان کردووە لە عەرەب لە تورکیا عینیشت ئێران اینجا من ئێمە سەر نمونەی ئەڵمانیا ینی وەکو ئیشارەتێکم پێ کرد ئەم تاوتوێ لە ڕاستیا لە با بڵێن بەتابەتی لە جەنگی جیهانی دووەم کە تەواو بوو و نازیە ڕۆخا ئەوە بوو بە سەرپەرشتی ئەمریکیەکان لە شاری نورنبێرگ کۆمەڵێ دادگایی زۆر بەناوبان کرا لە نورنبێرگ و لەو دادگایانە بەتابەتی 22 تۆمەتباری زۆر گەورەی ئەو ڕژێمە هین کران یعنی دادگایی کران و 12یان حکمی ئەعدام بەسەریانە دراوە و فعلا ئەعدامیش کران بەڵام بێگومان یعنی تاوتێکردنی ئەوێ هەر بەوە تەواو نەبوو ینی لە ئەڵمانیا هەموو ئەوانە ڕاکێشرانە بەر پرسیارەتی دادگاکان و مجتەمع کە دەوریان هەبوو لە بەهێزکردنی ئەو ڕژێمی هێتلەریە و هێتلەر بەکاری هێنا طبعا ئەوانە هەر سەرباز و ئەوانە نەبوون بگرە دکتۆر بوون ئەندازیار بوون ڕژێمێکی وا گەورە خۆ بە نەخێنەوار ناشوە بەڕێوە لە ڕاستیە وەکو چۆن ئەڵێ هەموو بورغوو و واشەر و چرخە بچووکەکانی ئەو ڕژێمە هەمووی کەوتە سەر ئەوەی محاسبە بکرێن و لە ڕۆژنامەکانە لە دادگاکانە لە چۆنەڵی لەلایەنی هونەری ئەوانە هەمووی ئەوانە تاوتوێ کرا لە مجتەمەعی ئەڵمانیا اینجا مەسەلا یەکێک لەو بوارانەی کە لە ئەڵمانیا زۆر ئێستش ئەڵمانەکان یعنی شەرمەزارن بە تایبەتی دکتۆرەکان یعنی سەدان هەزار نەخۆشی دەرونی و ئەوانەی بیرکۆڵ و کەم زیرەک بوون و ئەڵمانی بوون ئەمانە بەپی لە ئەڵمانیا نازیەکان یاسایەکیاندانە یاسای پاک و خاوێن ڕاگررتنی ڕەگەزی ئەڵمانی اینجا لەبەر ئەوە بۆ ئەوەی بە حسابی خۆیان ئەم ئینسانی ئەڵمانی هەر بە قووەت و بەهێز و عاقڵ و زیرەک ڕاگرن هەموو ئەوانەی کە نەخۆشی دەرونی قورسیان هەبوو یا بیرکۆڵ بوون زیرەک نەبوون ئەوەی کە پێڵن تەخەلوفی عقلی تەسەور ناکەن ئێوە یعنی بە گاز خلکانیان کوشتیانە سەدان هەزار
جاسە لە شارێکی بچووک هەیە لە نزیک فرانکفورت پێڵەن هادەمار ئەوە پێڵەن ئۆیتەنازیا ینی کوشتنی بەعن قەزد و بە ئاشکرا وەکو ئین ئەوە هەمووی دۆکومنت کراوە و ئێستا لە ئەڵمانیا لەو شارە هەمووی پیشانە درێ بە ڤیدیۆ بە هەموو شوێنێک اینجا وەکو ئەرزم کردن لەم ساڵانەی دواییشە ینی ئەم تاوتوی توندوتیژیەکانی جەنگی ژیانی دووەم ڕژێمی نازیە تاوانە بۆ لە ئەڵمانیا لەم دوایە لە چەند ساڵی پێشوە ینی حکومەتی ئەڵمانی و مجتەمەعی ئەڵمانی بەگشتی ینی ناچاری ژمارەیەکی زۆر لە سەرمایەدارە زۆر گەورەکانی ئەڵمانیایان کرد کە چەند ملیار دۆلارێک بنێرن بۆ ئەو وڵاتانەی کە کاتی خۆی سوپای ئەڵمانیای نازی وڵاتەکانی داگیر کردووە و پیاوەکان و ژنەکانی بە زۆر خستۆتە کارگەی بەرهەمهێنانی چەک و هەتا شەکەتبوون و مردن ئیشی پێکردون یانە خۆش کەوتون خانەنشینی بۆ بڕینەوە و پارەیان نرد بۆ ئەو وڵاتانە هەر وەکو بەشێک لە مەسلەی ئەم تاوتوێ لەبەرەوە وەکو عەزم کردن لەسەرەوە تاوتوێکردنی ڕابردوو مەسەلە هەر محکەمە نییە هەموو لایەنەکان ئەگرێتەوە اینجا لەو دواییانە وەکو ئاخر شت نووسەرێکی پێشکەوتن خوازی ئەڵمانی مەقالەیەکی نووسی لە مەقالەکە ئەمەی وت یعنی باسێوە کردوتی بەڕاستی سەرباز چییە؟ ینی ئەو بەگشتی وتی لە ڕاستیە طبعاً مەبەستی لە سەربازی ئەڵمانیش بوو وتی سەربازی ئەڵمانی لە هەلومەرجی خۆیان لە شوێن و کاتی خۆیان ئەتوانێت ببێ بە پیاوکوش بوو بە هەڵا لەسەر ئەمە وەشکاتیان لێکرد لایەنە کۆنە پارێزەکانی ئەڵمانیا ئەوانەی کە زۆر حەز لە عەسکەرتاریەت و سوپا و تند و تیژی و ڕازڕەوەکان شکاتیان لەم کابرایە کردوتیان ئەمە ئیهانە ئەکا بە باو باپیرمان ئیهانە ئەکا بە هەموو ئەو مێژووی کە ئێمەی گیانۆتە ئێرە ئەوە تقریبا بەنسبەت ئەڵمانیاوە زۆر بە کورتی وەکو یەک شتی تریش هەیە ئەوەش هەر گرنگە با بیرم نەچێ یعنی لە ئەڵمانیا هەر لە سەردەمی نازیە نازیەکان زۆر قەرەجەکانیان چەوسانەوە ینی لیان کوشتن چەوسانیانەوە ئەوانیانشیان خستە ناو کەمپەوە ئەمەش قەرزێکە بەسەر ئەڵمانەکانەوە ئەو قەزەشیان یاوەتەوە تەنانەت نەک لە ڕووی مادی و معنەویەوە ئیعادەی ئەتیباریان بۆ ئەوانە کردەوە لەوێ لە ئەڵمانیا بڵێن بوشەی عامی قەرەج پێڵێن سیگۆینەر ئەو بوشەیان مەنع کردوتیان نابێ موشەیە عیبە چونکە ئەو مێژوە ڕەشەمان بیرەخاتەوە کردیان بە دوو شەی تر کە پێڵێن سنتی و ڕۆما ئاهۆنترە ینی عیبە ێستا بڵێت سیگۆینەر بەڵێ یعنی تەنانەت بۆش هینیان نەکرد ئەوە بەنسبەت وەڵای ئەڵمانیا هەر تەواو نابێ باسی ئەدۆڵف ئایشمەند بکەین ینی ئەدۆڵف ئایشمەند جوولەکەی زۆر کوشت بوو لە ژانتایشی دیبلۆماسیە لە ساڵی 1960 لە ئەمریکا لاتین وێنایەنەوە تەلئەبیب و ئیعدامیان کرد یعنی ئەتوانین بڵین ئیسرائیلیەکان دەوڵەتی ئیسرائیل بە باشترین شێوە توانیویانە ئەم مەسەلەیە بەکاربێنن بۆ بەهێزکردنی خۆیان بە شێوەیەک کە یعنی لە ڕاستیا دەوڵەتی ئەڵمانیا بە شێوەیەک یعنی ملتەزیمە خۆی پابند کردو بۆەوەی کە ئەگەر ئیسرائیل لێ بقەومێ لە زۆر لایەنەوە یارمەتی بە نازانم ئالانی شەڕیشی تایانە بەڵام زۆر یارمەتی ئیسرائیل بە و لە ئەڵمانیا لە ڕاستیە یعنی بە شێوەیەکە کەس ناوێرە ینی ڕەخنەش لە ئیسرائیل بگرێت چونکە چۆنەڵی هەست بە گوناحکردنیشی عام هەیە بەرامبەر بە جوولەکە ئاخر زەحیەی ئەم مەسەلەیە وەزیرێک بوو ناوی مەلەمان بوو ئەم کابرایە ڕەخنەی گرت بە عەلەنی لەسەر تەرسەوەکە لەسەر ئارێل شارۆن وتی ئەمە کابرایەکی توندوتیژە کە لە ڕاستی هەموو دنیاش دەزانێت توندوتیژە ئەم مۆلەمانە کەوتە ژێر زەختی میدیا و ڕاگەیاندنی ئەڵمانیاوە بە شێوەیە کە ناچار بوو لە تیارەیەکی شخصی خۆی و خۆی فرایە خوارێ خۆی کوشت ینی ئەوەنە بەم شێوەیە ئیسرائیل استیغلالی ئەم مەسەلەیان کردووە و تەڵان ئەگەر ئێمە بەراوردی خۆمان بکەین لە ڕاستیا لێرا ئێمە زۆر فەقیرین و هیچ شتێکمان نەکردووە ئەتوانین بڵێن هەر ماوێتی ئەم مینە درێژە ئەبێتەوە ئێوە خۆتان نەزانن ئەڵمانیا پێگاتە بوو لە دوو ئەڵمانیا لە دوای جەنگی جیهانی دووەم ئەڵمانیا ڕۆژهەڵات و ئەڵمانیا ڕۆژاوە کە ئەڵمانیا ئەم دوانەیەشیان گرتو لە ساڵی لە نۆڤەمبەر 1990ەوە اینجا هاتە سەرەوەی اینجا نۆرەی ئەڵمانیای ڕۆژهەڵاتە
چونکە ئەڵمانیا ڕۆژهەڵاتیش ڕاستە دیکتاتۆریەتێکی خوێنمژ نەبوو بەڵام ئەوەی کە پێڵەن دیکتاتۆریەتی پرۆلیتاریا بوو ینی وڵاتێکی سۆشیالیستی بوو کە دیموکراتی نەبوو بۆ شێوەیە کەوتنە محاسبەی ئەوە بە تایبەتی دائیرەیەشیان دروست کرد ڕێکخراوێکی حکومی بە پێی قانونیە دروستیان کرد بە ناوی گاوک بیهۆردە گاوک ئەو کەسە بوو کە مەسئولی ئەو دایرەیە بوو ئەمە هەرچی ئەو ناحەقی و بۆ نمونە کوشتنی ئەو کەسانەی کە ئەیانویست بەسەر دیواری بەرلینا بپەڕنەوە یا لە سنوورەکانی تری ئەڵمانیا ڕۆژهەڵاتەوە بپەڕنەوە بچنەوە ئەڵمانیا ڕۆژاوە ئەوانە هەمووی کراوە بە دۆکومنت و بە بەڵگە و هەمووی دانراوە لەو دائیرەیە و هەموو ئەڵمانیەکی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا لە هەر شوێنێ بێ ئەتوانێت بچێ بۆ ئەو دائیرەیە دائیرەیەشی علەنیە و مەسەلا بڵێ باشە من ئەمە بزانم چۆن جاسوسیان بەسەر منەوە کردووە مخابراتی ئەڵمانیا ڕۆژهەڵات چۆن جاسوسی بەسەر منەوە کردووە چونکە من لەگەڵ حیزبی حاکمانە بوو و دژی بوو بەم شێوەیە ئەمەش هەر بەردەوامە ئەم تاوتوێکردنە و هەتا ئێستش بەردەوامە نووسەرێکی زۆر بەناوبانی چەپی ئەڵمانیا ڕۆژانای گونتەر ڤان بوو زۆر بەناوان بوو لەو دوایە لەلایەن ئەو دایرەیەوتیان وەڵای ئەمە پەیوەندیشیە بۆ بە مخابراتی ئەڵمانیای ڕۆژهەڵاتەوە تەنانەت فلیمێک لەسەر ئەم مۆزوعە دەرچوو بە ناوی گود بای لینین یعنی کە باسی ئەم مۆزوعەکە باسی ئەڵمانیا شەرقیەکە ژیان چۆن بووەتیا وەکە ئەڵمانیا شەرقی نامێن و دیواری بەرلین ئەڕوخی و ئەم دوو ئەڵمانیا ئەبن بەیەک ژیانی خەڵکی ئەڵمانیا ڕۆژهەڵات چی لێ تا ئەڵمانیا ئیتر حەقی خۆی وەرگرما مەساجی ئەوانەی کە تەواو بیزەحمە نەبێ بمەرزانەمەگەیتە چۆ ئەوە ئەڵمانیاکە اینجا یینە سەر شیلی وەکو ئەزانن شیلی ئەمە سێهەمە بەڵێ شیلی لە ئەمریکای لاتینە شیلی لە ساڵ 1970 بە هەڵبژاردنێکی ئازاد سلڤادۆر ئالەندی سۆشیالیستی هێنایە سەر حکم 3 ساڵ حکمی کرد لە ڕاستیە حکمێکی زۆر دادپەروەرانە زۆر شعبی بوو زۆر خۆشەویست بوو بەڵام بە یارمەتی ئەمریکا کودەتایە کرا بە سەرۆکایەتی پینۆشێ و دیکتاتۆریەکی زۆر خوێناوی خوێن ڕێژیان هێنایە ناو شیلیەوە کە ئیتر نەک هەرچینی کرێکار و سۆشیالیستەکانی ئەشەوسانەوە ئەیان کوشتن تەمان سلڤادۆر و ئانیان لەگەڵ 30-40 کەسی مەسئولەکانی ئەو حکومەتە هەمویان کوشتن یعنی وەجگەلەوە کەوتنە چۆسانەوەی هەمووی یعنی ئیتر کەمیان لێ دەرکرد اینجا لە شیلی بەهۆی کردنەوەی دنیا بەهۆی پێرستڕۆیکا و گلاسنۆستی هینەوە گۆرباچۆفەوە ئەو لە ساڵی 1970 ساڵی شۆڕشەکان بوو لە ئەڵمانیا ڕۆژهەڵات لە هەموو دنیا تەنها لە ئەفریقاش لە شیلیش کرانەوەیشی بەخۆی دی و حکمی پینۆشێ کۆتایی پێهێنرا ینی مەجبور کراکە دەست هەڵگرێ اینجا هاتنە سەر ئەوەی باشە ئەم هەموو زوڵم و کوشتن و بڕینەی کە کراوە لە شیلی ئێمە چی لێکن چۆن تاوتوێکین عینی بابەت ئەمەیان لە ڕاستیە ئەمان ڕێگەیەکی تریان گرتە بەر کە ئەتوانم بڵێم تازە بوو ئەو حزبەی کە حکمێتە کرد پێڵێن حکمی مەسیحیە دیموکراتیەکان کریست دیموکراتەکان ئەمانە هاتن ئیتر ئەوە نەبوو بڵێ بیشارنەوە ئەوە هاتن کۆمیتەی ڕاستیەکانیان دروست کرد کۆمیتەیەکی گەورەیان دروست کرد لە کەسایەتی باوەڕپێکرا و بێلایەن مرۆڤ دۆست کە پرۆفیسۆری کۆمەڵناسیان تیا بوو و بەشێکی زۆریشیان یاساناز بوون مێژ و نووز یاساناز ئەوانە ئەمانە هاتن ئامانجەکەیان ئەو بوو ئەو تاوان و ناحەقیانەی لە بینی 1970 تا 1990 لە شیلیا کراوە لەلایەن پینۆشێەوە نظامەکەیەوە هین بکرێت ڕوون بکرێتەوە و ڕاستیەکان دەرخرێ و ئەوانەی کە تاوانبارن بە شێوەیەک لە شێوەکان یعنی ڕاشێشتن بۆ دادگا ئەمان هاتن چیان کرد لە ترسی ئەوەی یعنی هێشتا دیکتاتۆریەت لە شیلی هەرما بوو عسکەرتاریەت و جەنڕاڵەکان هەر قووەتیان هەبوو لەبەرەوە ئەمان سەیریان کرد وەکو حیزبێکی دیموکراتی مەسیحی نەهێزی چەگاریان هێنە هیچ نیان ئەتوانی بە شێوەیەکی ڕەگوڕیشە و ڕادیکال ئەم مەسەلەیە حلکەن هاتن بۆ نمونە کۆمیتەی ڕاستیەکان کە دایاننا مقابلەیان ئەکرد لەگەڵ دەیان هەزار کەسە کە هەموو قوربانی ئەو ڕژێمە بوون بەڵام کۆبوونەوەکان و مقابلەکان نهێنی بوو بۆچی چونکە ترسان ئەمە بچێتە میدیاکانە و
کارێکی وا بکە کە ئەو تازە حکومەی ئەو نەمامە دیموکراتی کە خەریکن ئەیڕوێنن جارێکی تر جەنرالەکان بێنەوە و شیلی حکمێکی هینی تیا بنێن دیکتاتۆری و فاشستی تیا بن ئەوە بوو هاتن بۆ نمونە طبعا ئەم کۆمیتەی ڕاستیانە ئەوە گرنگە بزان بەڕێزان ئەم کۆمیتەی ڕاستیانە جێگیری دادگاکان نەبوون یعنی تۆ وەکو قوربانیەشی ئەو ڕژێمە جوان ئاگاد لێیە کە فلان مەموری ئەمن کە فلان زابط هاتووی ئەشکەنجەی یاوە یانەی کردووی دەستدرێژی کردووە دەسەرێ ئەوە هەر ئەتوانی بچیت شکاتی خۆ بکەیت بەس ئەمەی کۆمیتەی ڕاستیەکان لە دەروەوەی دادگاکانە ئەمە بۆ هەموو مجتەمەع بۆ هەموو ئەو وڵاتەیە بۆ ئەوەی شتەکە بەنهێنی نەمێنێتەوە بۆ ئەوەی بچێتە ویژدانی خەڵکی دانیشتووی کوێرەدیەکانی ئەو وڵاتەش ئەوە بێ بزانن اینجا هاتن چیان کرد نزیکی 478 بزرگبووی بێسەر و شوێنی ئەو کە لەلایەن ئەو ڕژێمەوە کرابوو دۆزیانەوە مەسیریانی دۆزیەوە و راپۆرتێکی 2000 لاپەڕێیان ئامادەکرد لەسەر ئەو لە ئیشی ئەو کۆمیتەیە و هاتن ئیعادەی ئەعتیباریان هێنایەوە بۆ ئەوانە و لە مۆنومنتێکی گەورەیان بۆ دروستکردن وەکو چۆن ئەڵێ پەیکەرێکی مەزنی نیشتمانی مۆنومنتێکیان بۆ دروستکردن لە پایتەختی شیلی سانتیاگۆ و ناوەکانیان تەسەوڕکە ناوی ئەو قوربانیانە 478 قوربانی هەڵیان کەن لەسەر ئەو مۆنومنتە یەک بە یەک ناوی سیانیان ئەمە یعنی لایەنێکی بوو دواتر طبعا یاسایشی دوور و درێژی هەمەلانە دەرکرا بۆ ئاشبوونەوەی گشتی و لاکردنەوە لە قوربانیانی زیندوو کە سوکاری کوژراوان و گومبووان و قەرەبووکردنەوەی مادی و معنەویان وەکو وتم یعنی لە شیلی نەیانتوانی ئەو حکومەت دیموکراتیە تازە نەیانتوانی چۆن ئەڵێ هەموو مجریمە قورسە گەورەکان بێن سەر دادگا و حکمی گەورەیان بن چکە ئەترسان یعنی هەندیسان کودەتا بکەنەوە بەڵام ئەمان گرنگیان بە چییە گرنگیان بە قوربانەکان ناوتیان ئۆکێ ئێمە ناتوانین ئێستا حکمی ڕق بین بەسەر تاوانبارە گەورەکانە بەڵام بە وەرن با هیچ نەبێ قوربانەکان کە ماون ئایا کە سوکاری گومبۆکان و کوژراوەکانە و ئایا ئەوانن کە زیندانی کراون و ئەشکەنجە دراون و ئێستا ئازاد کراون بین گرنگی بەوانە بن و فعلەن ئەمانە وەکوتم ئیعادەی ئەعتیباریان بۆ کرایەوە و چۆن ئەڵێ پارەیان پێدرا خانەنشینیان بۆ کرا و ئەوەی کە پێڵن ڕعایەی دەرونی یعنی چارەسەرکردن لای دکتۆری دەرونی هەمووی کرا بە خۆڕایی بۆ ئەمانە و بالمناسبەکە مقابلەی ئەو قوربانیانیان ئەکرد ئەو کۆمیتەی ڕاستیەکان هەمیشە ئەڵێ یەک یا دوو دەروناسیان لەگەڵا بوو زۆر جار دەروناسی ژن و پیاو یا ئەگەر کەسەکە ژن بووە هەر ژن بۆ ئەوی ئەو کەسە نەشڵەژێ بۆ ئەوەی لەو کاتا ئیتر مڕاعاتیان نەکرد نازیان ئەگرت لیان ئەپرسی وەسعی چۆنە چی بکەین یعنی بە شێوەیەکی زۆر جوان وەکو وتم توانیان ئەوە بکەن باشە باشە ئەوەش اینترا با بزانین اینجا دوایە وەکوتم نەتوانرا ینی حەقی تەواو لەوانە بکرێ بەڵام دوایە پینۆشەی خۆشی دەرنەچوو لە سزا ئەوە بۆ من بیرمە ینی لە لەندەن پیشان دەرا خەڵەفا بوو بە خەڵەفایی جوازیان لێ نێنە لە لەندەن یعنی پەنای بر بۆ لەندەن لە لەندەنیش دەرکرا ینی چونکە زۆر هەموو دنیا دژی بوو خۆش بەڵێ دوایە وەکوتم پەنای بر بۆ لەندەن وەکو لێ ببێ بە پەنابەر بەس لێ دەرکرا لەبەرەوەی هەموو هێزە دیموکراتەکانی دنیا دژی وەستانەوە دەرکرایتر چوو بوو ینی گەڕێنرایەوە بۆ شیلی بە زۆر گەڕێنرا بۆ شیلی وە لە شیلی مەحکەمە کراوەی تر نازانم مرد یا لەو کاتانە وەڵحاصڵ بەو شێوەیە هینکرا بزانین چی کێماوە لەسەر شیلی تەواو لە ڕاستیا ئەبێ کورتی بەڵێ اینجا لەم پرۆسەدور و درێژی تاوتێکردنەی شیلیا مەسەلا ئەوە نەبوو هەر حکومەت بەشدار بێت یا بەڕێزان ینی مجتەماع ئەوەی کە ئێمە پێڵێن ڕێکخراوە ناحکومەتیەکان NGO-کان دەست پێشقەریەکانی خەڵک میدیا ئەمانە هەمووی دەوری هەبوو ینی کە باسیەکە لە شیلی بۆ نمونە کلیسا دەوری هەبوو کلیسا زۆر دەوری هەبوو کەسایەتێ ناودارە زانستیەکان علمیەکان ڕێکخراوەکانی ناحکومەتیەکان ئەمانە هەموو بەشدار بوون لەو کۆمیتەی لە ئیشی ئەو کۆمیتەی دەرخستنی ڕاستیەکان
کەوابوو ئەمە پرۆسەیەکی دادگایی بەسیط نەبوو حاکمی بە هەوەسی خۆی ئیتر ئایا بەرتیل وەرەگرێ ئایا ترسنۆکە ناوێرێ حکم بە ئەوە نەبوو یعنی هەموو مجتەمع بەشدار بوو یا پرۆسەیەک بوو لە بنەوە لە خواری مجتەمعەوە. اینجا ئێمە سەر نمونەی سێم کۆماری باشووری ئەفریقا هەمووتان بیستوتانە لە ڕاستیە یعنی ئەتوانی بڵێ پێشەلکاریەکانی مافی مرۆڤ لە باشووری ئەفریقا لە ساڵی 1652 دەسی پێکرد لەو ڕۆژەوەی لە ساڵی 1652 کە یەکەم وەجبەی سپی پێستە ئەوروپیەکان پێیان خستە سەر خاشی شاری کاپ پایتەختی باشووری ئەفریقا لەو کاتەوە دەسی پێکرد بەڵام لە ساڵی 1940 ئەوەی کە ئەمڕۆ بەناوبانگە پێی ئەوترێ ڕژێمی ئاپارتایت کە ڕژێمی چۆنەڵی هەڵاوێردەکردنی ڕەگەز و مرۆڤەکانە بە پێی ڕەنگی پێست و ئەوانە لە 1940 کرا بە سیستمێکی قانونی و قانونی وەدانەدا. اینجا لە ساڵی 1960 لە شارلڤێلە ئەوەش یعنی چۆنەڵی کۆمەڵکوژیەکی زۆر گەورە بووە کە لە باشووری ئەفریقا کراوە بێگومان کۆمەڵکوژی ڕەشەکان لەلایەن سپیەکانەوە ئەوە ناوبانی دەرکرد و لە دوای ئەو کۆمەڵکوژیەوە ئیتر بە تایبەتی ڕێکخراوی ANC ئەوەی کە ماندێلا نیلسۆن ماندێلا سەرۆکو دامەزرێن نەکردی بوو ئەو ڕێکخراوە ئیتر ئیعلانی شەڕی چەگاری کرد ینی ناشار کرا دوای ئەو کۆمەڵکوژیەی شارلڤێلا لە 1960 ناشار کرا کە ببێ بەهین ببێ بە خەباتێکی چەگاری ئیتر بێگومان خۆتان نەزان ینی خەباتی چەگاریش بەڕاستی هەمووی توندوتیژیە هەمووی شەڕە هەمووی برینارکردنی مافی مرۆڤ ینی تۆ بەڕێزان چاوەڕێی چیەکەین لە خەباتی چەگاری خۆ چاوەڕێی نەرمونیانی و مۆسیقا و دڵداری ناکەی ینی خەباتی چەگاری یعنی کوشتن و بڕین بە کوردیەکەی و توندوتیژی وحشیگەری لەبەرەوە دیارە طبعا لە هەردوو لاوە توندوتیژەکان کراوە اینجا کە جارێکی کە یینەوە ساڵەکانی 1990 وەکوتم گۆرباجۆفە حیاتەکە بەڕاستی دنیای کردەوە ئەو گلازنۆف و پێرستڕۆکە هەر سۆڤێت و ئەوانەی هین نەکرد لەوێش لە باشووری ئەفریقا وەکوتم جەوێک دروست بوو کە توانرا جەوێکی کرانەوە ڕوویا لە دنیاوە لەوێش ڕوویاوە نیلسۆن ماندێلا ئازاد کرا بەهۆی ئەو پەستان و گوشینە زۆرەی کە هەموو دنیای ئازاد ئەوروپا دنیا لە ڕژێمی دیکلێرتی ڕەگەزپەرست کرا بەردرا لە 1990 بەردرا اینجا تەسەورکەن لە 1990 تا 1993 خایان مفاوەزە و وتوێژی چڕی ڕۆژانە لە نێوانی ANC و بە سەرۆکایەتی نیلسۆن ماندێلا بۆ ئەوەی چۆن حکم ڕێک بخەنەوە چۆن ئەم هەمووە پێشەلکاری مافی مرۆڤ ئەم هەموو توندوتیژەی کراوە لە وڵاتات چۆن ڕێشی خەن حکم چۆن بکەن وڵات چۆن ینی ئەڵێ وڵات کەوتبووە سەر لێواری شەڕێکی ئەهلی کە سەدان هەزاری تیا بکوژێ بەس طبعا بە حکمت و ئارامی ماندێلا بە تایبەتی وەکە ئەو شخصیەتە گەورە بوو ئەمان توانیان عینیشت هینێکیان کرد هاتن یاسایەکیان دەرکرد یاسایەکی کاتیان دەرکرد بە ناوی یاسای هاندان بۆ یەکێتی نیشتمانی و ئاشتبوونەوەی گشتی ئەوەی ڕۆژ هاتن ئەم یاسایان تەسویب کرد طبعا لە هەڵبژاردنەکانە کە هەڵبژاردن کرا لەم بینە لە دوای 1990 ANC و ڕەش پێستەکان هین بوون زۆرینیان بەدەستێنا لەبەرەوە یاساکەش یعنی دەنگی ئەوانی زۆر تیا بوو ئەم یاسایە وەکوتم هاندان بۆ یەکێتی نیشتمانی و ئاشتبوونەوەی گشتی اینجا بەپێی ئەم یاسایە پێشنیاز کرابوو بە هەمان شێوەی شیلی کۆمیتەی ڕاستیەکان و ئاشتبوونەوەی گشتی دروست کرێت وفعلا عینی شت لەوێ ئەم کۆمیتەیە دروست کرا وەکووتمان ئەم کۆمیتەیەش وەکو ئەوەی شیلی لە دەرەوەی دادگاکار و ئەمە مۆزوعێکی ترە قەزەی بە دادوەروانەوە نییە دادگاکان ئەوە ئیشی خۆیان هەرەکەن بۆ شکاتوانە ئەمان هاتن چیان کرد ئیشەکەیان ئەوە بوو لە ڕۆژی کۆمەڵکوژیەکەی شارلڤێلە کە باسم کرد کە 1960 هەتا 1994 چی پێشێلکاریەکی مافی مرۆڤ چی توندوتیژیەک شەڕ کوشتن بڕین ئەشکەنجە چی کراوە دەستدرێژی جنسی ئەمانە هەمووی ڕوون کرێتەوە هەژدەمانیان بۆ دانا ئەوەی شیلی بابیرم نەچێت لە 1 ساڵە
ڕوونیان کردەوە. طبعا ئەوە گرنگە، یعنی هەموو شتێک بەڕێزان فاکتەریشی گرنگ دەکات، خۆ نابێ ئیلامالانی هەیە بڕوە. ئەمڕۆ بەداخەوە دادگاکانی کوردستان لە مەسەلەیەکی زۆر بەسیتە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ درێژا خایانێ. لە قەزیەشی وا گرنگە لە شیلی وتیان کاکە ساڵێک بە ساڵی ڕوونیان کردەوە. لە باشووری ئەفریقا 18 مانگیان دانا، دوایە 6 مانگیشکیان بۆ درێژ کرد بە 2 ساڵ. بە 2 ساڵ ئەم شێشەیان حل کرد تا حدێکی زۆر. طبعا حەلی نیهایی کە هەموو لایەنەکان ڕازی بێ ناکرێ، بەڵام مجتەمەعی ئارام کردەوە. ئەمان وەکو وتم لە 960 سال 1994 لە ماوەی 24 مانگا ئەمانەیان کرد. بەس ئەم کۆمیتێ ڕاستیەکان و ئاژبوونەوەی گشتیان کرد بە 3 بەشەوە، زۆر مهم بوون. بەشێکیان ناونا دەستەی مافەکانی مرۆڤ. ئەم بەشە بەس خەریکی مافەکانی مرۆڤە کە چی لێکراوە لەو فەرینە. دەستەیەشی کەیان کردیان بە 3 دەستە. دەستەی دووەم دەستەی لێبوردنی گشتی بۆ تاوانباران، ئەمنستی. ئەنی دەرەکەوێت کە خۆمەڵێ ئاعترافەکەن یا دادگای نیانەکە کە ئەمە تاوانبار بوون، یاکوش بوون، ئەشکەنجە دەربوون، چی بوون. ئەم دەستەی دووەم دەستەی مافەکانی گشتی. دەستەی سێم ئەمەش زۆر مهم و چۆن ڕێژیان خستو هەمووی سیستم. دەستەی بژاردنەوەی زیان ئەو زیانانەی کە لە قوربانیان کەوتووە، بژاردنەوەی مادی و معنەوی. ئەم 3 دەستەیە هاتن ئەم ئیشیان کرد وەکوتم تقریبا بە 2 ساڵ وە لە کۆی 209 پاڵێوراوە. 209 کەس خۆیان پاڵاوتر بوو بۆ ئەوی بێنە ناو ئەم دەستەیەوە. ماندێلا توانی 7 کەس پەسەندکە. طبعا ئەمانە کەسێتیە زۆر گەورە، زۆر بەناوبانگەکان، زۆر ئیجابیەکان، مرۆڤ دۆستەکان، دیموکراتەکان بوون. بێگومان لە ڕەش و سپی نەکرد لە ڕەش. وانە ژیناکە تۆ هەبووتی ڕەش معنەیە تۆش بووی بە ڕاستیز بە شێوەیە لە شێوەکان. 7 کەس بڵێن لە سەری سەرەوە بوو و ئەم 7 کەسە اینجا هاتن خەڵکیان دەستنیشان کرد بۆی 3 دەستەکە بکەونە ئیش و نزیکی 438 کەس ئەم 3 دەستەیە ئەبرد بەڕێوە ئیشەکانی ئەکرد. چیان کرد؟ لەوانە 60یان داواکاری گشتی بوون، یعنی یاساناز بوون، 15یان لێکۆڵەری ئەکادیمی بوون، یعنی مامۆستای زانکۆ. ئەوانی تر پارێزەر و پسپۆڕی دەستگا جاسووسیەکان و پۆلیس بوون. بەڕێزان ئەفسەرەکان، ئەندامە بەسیتەکانی ئاسایش ئەوانەشیان هێنایانە ئەو کۆمیتەیەوە، چونکە ئەوانە زۆر ئاگیان لێ بوو. اینجا لێرە چێکرا بە سەرۆکی ئەوە لەوانەیە ناوتان بیست بێ، قەشەیەکی زۆر بەناوبانگی مەسیحی بوو کە ناوی دێسمۆند توتو بوو. دێسمۆند توتو یعنی کارەکەی ئەوەنە جوان کرد، دوایە خەڵاتی نۆبلی وەرگرت و پیاوێکی زۆر بەڕێز بوو لە دنیای غەربا بە تایبەتی. یعنی ئیشەکەی جوان برد بەڕێوە. وتم سەرۆکی ئەو 16 کەسەکەی تر بوو ئەی برد بەڕێوە و وەکوتم 438 کەس ئیشی 3 کۆمیتەکەی ئەکرد. بەڵێ اینجا هاتن چیان کرد؟ 3500 لاپەڕیان دۆکومنت کرد لەسەر توندوتیژی و وەحشیگەریەکان و پێشێلکردنی مافی مرۆڤ. تۆ بکرێ بەندین کۆڵای بکەیتەوە لەبەرەوە بێت دەم زۆر نزیکەی وەکوتم 3500 لاپەڕە بەڕێزان لە توی 5 کتێبە لە کاتی خۆیان درا بە بەڕێز نیلسۆن ماندێلا. فەرموو ئەمە ئەنجامی ئیشەکەی ئێمە مەزبوط لە کاتی خۆیان. بەم شێوەیە وەکوتم 3500 لاپەڕە. اینجا چی کرا؟ سەیریکە دەستەی لێبوردنی تاوانباران ئەمنستی 7000 کەس دیارە زۆربیان سپی بوون، یعنی زۆر داوای لێبوردنیان کرد، بەڵام لەو 7000 کەسە تەنیا لێبوردنی 150 کەس قبول کرا لە 7000 کەس. کەمە دیارە ینی بزانە چ وەحشیگەریەشیان کردو ئەمانە. تەنیا لە 7000 داوا 150 کەس لێبوردنی گشتی بۆ دەرکرا. اینجا طبعا کۆبوون و ئەمەش زۆر مهمە، یعنی ئەمان کردیان لە بنەڕەتەوە دیموکراتیانە و ئەلەنی بوو. یعنی من خۆم لە تەلەڤیزیۆنا بینیومە، یعنی لە قاعەیەک طبعا بە هەموو شارەکانە ئەکرا، لە قاعەیەکی گەورە بڕوادا یعنی ئەوە دەمە چی ئەمە 2000 کەسی تایە، ئەنواع هەموو خەڵکی تیا بوو ئازاد. تۆ هیچ علاقە بە هیچەوە نییە، تۆ سەربازی، پۆلیسی، ڕەشی، سپی هەمووی بەشدار بووتیا، هەمووی قسەی خۆیە کرد. نەشانەیەش فەوزاوانە دروست بێ. لەبەرەوە ئەمان زۆر نزیک بوو لە واقعەوە، زۆر نزیک بوو لە واقعەوە. بۆیە وەکوتم یعنی لە 7000 داوای لێبوردن 150 کەس قبول کرا. اینجا شتەکە جواب بوو، وەکوتم علەنی بوو. کابرای تاوانبار، کابرای دەستدرێژیکەری جنسی ئاهات لە کۆبوونەوەکە ئەگریا شیوە نیە کرد، ئەبورایەوە ئەکەوت تووشی سەکتە ئەبوو ئەمرد، هەمووی تیا بوو ئەوانە.
ئەمەە پرۆسەیەکی دیموکراتی ئەوە نەترسانە بوو. طبعا پرۆسەیە کە نیلسۆن ماندێلا قیادەی بکە و بهێنێنیکە ئەو قەشەیەش زۆر جەدی بوو هەروە دەرەچێ. لەبەرەوە ئەمان زۆر دیموکراتی تر بوون لەوەی شیلی، زۆر ڕادیکالتر بوون و طبعا ڕێی جیاواز هەبوو، یعنی بەتابەتی ڕەشپێستە چەوسێنراوەکان زۆر داخیان لە دڵا بوو، یعنی تەناقوزی گەورە هەبوو لە بینی ئەوەی کە ئەمان ئەیانوت لە ڕاستیە ئێوە ناتوانن حەقی ئێمە بسەنن ئەگەر حەق لە تاوانبارەکان نەکەنەوە، ئەبێ حەق لەوان بکەنەوە اینجا حەقی ئێمە ئەسەنن. ئەوە بوو یعنی هەوڵانە لە ڕێگەی محکەمەی دەستورەوە ئەو مەسەلەی قانونی ئەمنستی ئەو بۆچوونەی پێدانی ئەمنستیە ڕەفزکەنەوە، ینی شکاتیان کردوتیان ئێمە نابێت کەس لە کەس خۆش بێ، بەڵام محکەمەی دەستوری بۆ ئەوەی ئاشتی دروست بێت و شەڕ ینی تۆڵە سنووانە دروست نەبێ ڕەدی کردەوە، لەبەرەوە کۆمەڵی خەڵک هەر دران بە ئەمنستی و ئەوانە. اینجا لە ڕاستیا بۆ هەر تاوانێک هەر کەسێک کە کردبووی ئەبوایە داوایەکی جیای ئەمنستی بکە، ینی ئەوە نەبوو تۆ بڵێ دە تاوانێک کردو و داوای یەک لێبوردنەکەی، دە تاوانێک کردەوە بێ داوای دە لێبوردن بکەیت و بەپێی لێبوردنەکانی تر حکم ئەدرێ. باشە اینجا زۆرمان لێ نابیت. باشە اینجا یعنی لێرە هینی باسی قسەی ژنێک ئەەکەم کە لەوانە هاتووە لەو دۆکومنتانە باسی چیەکە؟ طبعا وەکوتم زۆربن هەر چەسانەوەکە زۆرتر ڕەشەکان بوو، ئەڵێ ژنەکە ئەڵێ دایکی گومبوویەک ئەڵێ پۆلیسەکە ویستی نەهێڵێ بچمە ژووری لێکۆڵینەوە، پۆلیسەکە ویستی نەهێڵێ بچمە ژووری لێکۆڵینەوە، خۆم ڕاپسکان لە دەستی و چوومە ژوورەوە، بێکی کوڕم دیارە کوڕەکەی ناوی بێکی بووە، بێکی کوڕمم بینی بەڵام چۆن لاشەی ئەنجنکراوی بە ژوورەکەدا بڵاو بوو بۆ. ئەنی ئەمە ئیفادەی دایکی کەسێکی ڕەشە کە چۆن لە هینێکی پۆلیسە لەتیان کردووە. وەکو وتم شایەتەکان تەعەن زۆربەی ڕەنجدەران و بەشبەینەتان بوون لە شارە گەورەکانەوە لە دێ دوورەکانەوە ئاهاتن، بەڵام بێگومان یعنی خۆتان نەزانن ئەم دەوڵەتە فاشستی و دیکتاتۆری و ڕەگەزپەرستانە ئەوانیش احتیاتی خۆیانەکەن، ئەنی وەکو باسی ئەەکەن لەو دۆکومنتانە تەسەوڕکەن لە سانەوەی ئەو دۆکومنت و بەڵگانەی کە هەبووە لەسەر تاوانەکانی کە کردویانە بەرامبەر بە ڕەشەکان فەوتانویانە پێشەوەی بکەونە ئەم مەسەلەیە لە سانەوەی فەوتانویانە، لەبەرەوە نەئەتوانرا بە کۆنکرێتی بەڵگە لەسەر ئەمانە کۆکەنەوە. ئەوە باشە وەکو وتم ئەوانەمان باس کرد. اینجا سەیریکە ئەمەش زۆر گرنگە، طبعا ئەبوایە ئەو کەسانە کە داوای لێبوردنیان ئەکرد کاتێک عەفو ئەکران کە بیان سەلمانایە ئەم توندوتیژی و وەحشیگەری کە کردویانە یعنی شتێکی سیاسی بووە، ئەوە نەبووە بۆ نمونە یەکێک دەستدرێژی جنسی ئەکاتە سەر یەکێ لەبەرەوەی حەزی جنسی هەیە، ئەمان شتەکان ئەو بوو کە هۆکە سیاسی بێ، مەسەلا هێشەیە کوژێ بۆی پارەی لێوەرگێ شتێ بکە، ئەڵێ ئەوە نەبوو، ئەوە بیسەلمێنێ کە سیاسیە. سیاسی وەکو چی؟ خۆتان نەزانن لە سەردەمی شەڕی ساردی بینی وارشۆ و ناتۆوە ئیتر کۆمۆنیزم کفر و خراپ و کوشتن و بڕین بوو، ئەوانش عینی شت شێوەکە وابوو، لەبەرەوە بۆ نمونە لە گەرمەی ئەو خەباتە دژی شاڵا و مەترسی کۆمۆنیزم، یعنی مەسەلا ئەمانە وڵاتە ئەوروپیەکانی ڕۆژاوا و باشووری ئەفریقا و وڵاتە کۆنزەرڤاتیڤەکان وادا ئەنرا کە هینی شاڵاوی کۆمۆنیزم بەڕێوەیە، وەکو کاتی خۆی چۆن شاڵاوی بەلشەفیک لە شەڕی جیهانی یەکەمە خەڵکیان پێترسان، وەکو جنۆکە و ئەوانە خەڵکیان بە بەشەفی گەترسان، ئەمانیش ترسیان خست بۆ دڵی سپیەکانەوە بۆ نمونە کە ئێوە ئەم ئیشەی ئەیکەن ئیشێکی چاکە پێویستە بۆ ئەوەی نێڵن کۆمۆنیستەکان بێن قەتڵ و عامتانکەن و بتانکوژن بۆ نمونە. ئەوە شتێکی سیاسیە، ئەوە شتێکی شەخسی و تەماعوانە نییە. یا مەسەلەی ئەوەی کە سپی پێستەکان زۆربەی یعنی مەسیحین، یعنی باوەڕمەندی بەسیحین کە ئەمانە چۆن بۆ نمونە خۆتان نەزان باشووری ئەفریقا ینی هەندێک شوێنی لادێوانەی تایە کە بەڕاستی زۆر هینن، یعنی دواکەوت و حەزارەتیان نەبینی و ئەمانیش مەسەلا مەسیحین ئەچن بە حسابەوەی کە چاکە ئەکەن لەمانە، ئەمانە لە بڵین لەو دواکەوتویە زۆرەوە بیان هێنە حەزارەتەوە ناچارن هەندێک زۆر بکەن لە ڕەشەکان.
ئەمە شتێکی سیاسیە ینی شتێکی حقد و ڕق و چینەوە نییە تۆڵی بە چاوی سوک سەیرانەکە ئەمانە بەم شێوەیە ئەبواە بیسەلمێن اینجا داوای لێبوردنیان لەکرا لە ڕاستە ئەوەنە لێبوردنەکەش مهم بوو ئەگەر هی یەشێکیان بکردایە ئیسپات وایە دانی پیانە بیوتە من دووسەیەکیشم کوشتووە هەر لیان ئەبورد بە شەرتێ بیسەلمانایە کە شتەکە سیاسی بووە و ئەو شتانە نەبووە لە ڕاستە ئەوە هیچ جنوبی ئەفریقا بەس یەکشت تەڵان نۆکو دکتۆرێ بەلاتانەوە بەلامەوە ئەبێ ئەوە باسکەم ماڵم نەشەوێ یعنی کەشف کرا تەسەورکەن لە ساڵی 1970ەوە دکتۆری نەشتەرگەری دڵ کە زۆر بە زۆر شاگە بەسیدە دکتۆری نەشتەرگەری دڵ بە ناوی وۆتەر باسۆن سپیپێستێکی باشووری ئەفریقا لەژێرەوە جەنراڵ بووە هی مخابرات و ئەوانە و سەرۆکی کۆمیتەیە بووە کە چەکی کیمیایی و بایۆلۆژی دروستکەن و ئامادەیکەن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کەوتنە تەنگانەیە ئەوەی کە ڕەشپێسەکان بێنە سەر حکم و وەرشکەن و شەڕکەن بەکاری بێن وۆتەر باسۆن ئەمەشی تیاوە تەسەورکە اینجا وەکوتم ئەو کۆمیتەی ڕاستیانەی کە سەرۆکەکەی ئەو قەشەیە بوو دەسمۆند توتو لە ڕاستیا لەو کاتا من بیرمە یعنی شاژنی سوید نەرویج دانیمار سەر کۆماری ئەڵمانیا فەڕەنسا پۆرتوگال کۆفی ئانان هیلەری کلینتن هەموو چوون بۆ باشووری ئەفریقا بۆ بینینی ئەو کۆمیتەیە و ئیشەکانی ئەوەنە ناوانێکی باشیە بوو تقریبا ئەمە تەواو لە ڕاستیە نمونەی چوارەم کوردستان و عێراقەکەی خۆمان باسی چی بکەیت ڕاستیا منە بێ ئەو بۆ ئێوەی زۆرتر جێبێڵم بەس بە کورتی ئەماینەکەم لە ڕۆژی 26 و 27 2004 ساڵە دوای ڕوخانی بەعس لە هەولێر بەدەست پێشخەری و میوانداری مەسعود بارزانی کۆنگرەی ئاشبوونەوەی نیشتیمانی عێراقی بەسترا من تەتەبوعم کرد تەبعاً هەموو نووسی نوشتەکانی جگە لە کوردژمارەیەکی زۆری عەرەبی عێراقیشی تیا بوو یەکێ لەوانە تەسەورکەن سەرۆک ئەرکانی پێشینی سوپای عێراق ئیبراهیم فەیسەڵ ئەنساری تێگەی و سەرۆکی پێشووی یەکێتی خوێندکارانی عێراق کابرای بوو محەممەد دبدوب من لە دوورەوە لە بەغام ناسی مۆجریم تاوانبار ئەمانیش بەشدار بوون مرۆڤ و دنیا و ڕۆژگار گەلێک لەوە ئاڵۆسترن کە ئەو دوومەلا عەرەبەی دوومەلا عەرەب لەو کۆنگریا بوون مرۆڤ و دنیا و ڕۆژگار گەلێک لەوە ئاڵۆسترن کە ئەو دوومەلا عەرەبەی ناو کۆنگرەی ناوبرا و داوایان لە قوربانیانی ڕژێم دەکرد وەک محەممەد درودی خوای لێبێ چۆن لە گەڕانەوەیدا وەک سەرکەوتوویەک بۆ مەکە دەم و دەست لە مەکیەکان خۆش بوو ئەوانی جواب بکەن سەیریکە لێپرسیارەتی لە تاوانەکان دەگەڕێتەوە بۆ مرۆڤە تاکەکان و بۆ هەموو دەستگاکانی دەوڵەتی عێراق لە حیزبی بەعس و سوپا و پۆلیس و ئەوانە باشە وەکو وتمان تەواو ئاخر پەڕا ئەوەش تەواو زۆر چاکە ئەمەش بەڕاستیە بێنیکەم ئاخرشتە سەیریکەن بەڕێزان لە ساڵی 2023 27 کاپتنی فڕۆکەوانی ئیسرائیلی 27 کاپتن لە 2023 سەرپێچی فرمانی بۆ بارانکردنی خەڵکی مەدەنی فەڵەستینیان کرد 27 زۆرە یعنی وتیان نایکرد ئەوە مەدەنی نابێ بیان کوژی اینجا ئەڵێ منیش پرسیارەکەم ئەوەیە لە خۆمم پرسی باشە بڵی فڕۆکەوان یا تانکەوانێکی عێراقی هەم عەرەب هەم موسڵمان هەبوو بێت کە لە کاتی کوژانەوەی وحشیانەی ڕاپەڕینی شیعەکان لە بەهاری 1991 طبعا باسی کورد ناکەم باسی عەرەب خۆیەکەم چونکە تانکەوان و فڕۆکەوانەکانە عەرەبن کە قەسفی ئەوانە ئەکەن بڵێ یەکێکیان هەبێت سەرپێچی فەرمانی ئاغاکەی سەرەوەی کردبێت حەق نییە شەشی کانون کە ڕۆژی دامەزرانی سوپای عێراقە هەر لە ڕۆژمێری عێراقی نەسڕێتەوە دەسپاس ئەمما سەلەف مێژووی عێراقی تازە کە لەسەر حسابی کوردە دروست بوو پڕە لە خوێناویترین مێژوو کە ئینقیلاباتی عەسکەری تیا دروست بوو یەکەم ئینقیلابیش باکر سەسخی کە کوردە لە ئەسڵا ئەو ئەفەڵا و ئەمە سەلەفە تەبعاً وڵاتی عەرەبیە لە عێراقەوە خوێنڕشتن دروست بوو ئەو ئەفەڵا و ئەمە سەلەفە ئەوە عەبدولکەریم قاسم داهێنا بەرامبەر بە نایارەکانی لای بەڕێز ئەوانە سێمیان خاڵێکی کەم هەبوو بەداخەوە خاڵەکەی کەم لە بیر شۆ خاڵێکی گرنگیشە ئەگەر بیری کەوتەوە توانێ باسیەکەم خاڵێکی زۆر گرنگە بەڵێ باش ئەگەر بیری کەوتو
دکتۆر هۆگر. کاکە دکتۆر هەژار زۆر سوپاس بابەتێکی زۆر چاک بوو من خۆم لێی سوودمەند بوو. بەڕاستی کاکە هەژار ئێمە زۆر بە پێچەوانی ئەوەمان کرد. ینی من لە یادمە زاتێک هەیە پیاڵێن وەفیق سامەڕایی ئەمە یەکێکە لە بورگەکان بە معنای کەلیمە. ئەمە ئێمە هێنامان کردمان بە مستشاری یەکێک لە سەرکردەکانمان. ئەو کاتە من چەند جارێک لای خەڵک گوتم کە ئەمزانی قسەکانم ئەگا مەمەکاکە ئەمە ماربەخێوکردنە بڕواکە لە باخەڵی خۆتە. ئەم زاتە دوایی ئەوە بوویترەوە وەزعەکە گۆڕا و ئەمانە وتارێکی نووسی لە ئتیجاخرا بڵاو ئەوێ ئێمە ئەتوانین لە شمالی عێراقا ئیستیعابی ئەو فەڵەستینیانە بکەین و ئیتر کێشەکە حەڵەکەین. من وتارێکم نووسی هەر بەناوی ئانل ئەوانی کەی نەفیق یا عەموەفیق پێم وایە لە زەمانە بڵاو کرایەوە ناردم بۆ ئیتیجا ئاخر بڵاو نەبووە زۆری خەیان یەکسەر ناردم بۆ ئەولاکە بڵاو بۆ ئەو گورگەی تر کە مشعانە جیبوری پێڵێن نووسی بووی دکتۆر ڕۆبرت پەلەی کرد ئێمە هەر بڵاویشی ئەەکەینەوە بەڵام خۆی ڕاستی نەکرد زانی بڵاو بۆ ئەوانە ئەم زاتە دوایی بڵێ چی باشە یعنی تەئکیدی لەوە ئەکاتەوە کەوا ئەتوانن ئیستیعابی فەڵەستینیەکان بکەن. نەگەوە کاکە دکتۆر هەژار ئێمە لە پێش ڕفراندۆمە ئەم بەڕێز دکتۆر لەتیف لەگەڵ کاک فەرید هەیە لەگەڵ یەکێکیکە هاتن لە نووسەران کۆڕێکیان گرت و ئێمە هەموو شتێکین لە بەخا خۆمان دەسەڵاتی خۆمان حکومەکەین. من زۆر بەلامەوە سیر بوو هەستام وتم باشە ئێوە لەشتان ساغ لە خۆتان حکومەکەن بەس پێم بڵێن یەک تاکە خانی فەیلەکانتان جێڕاوەتەوە توانیتان قەزایەکی کرد و بژێرنەوە مادەی سەوچل توانیتان کاری تیا بکەن جاکاکە دکتۆر هەژار کۆتایی بۆ ئەهێنموویتر من بەجێشتە یاڵە من چاوە ماجەکەم ئەمڕۆ من هاتم بۆ لای تۆ حەزەکەم بە پێ بێم لە لای سەرچاوی کارێسکانەوە هاتم دایرەی توڕق هەیە لێ بە تابلۆیەکی گەورە نووسراوە بۆ فرۆشتن تەسنۆبینە خۆ تۆ زانی کێیت ساڵیان پێ بکات سەرکەوتوو من چاوەم. جان دەست خۆش کاک جیات لە ڕاستە من پێم وابوو کاک دکتۆر زیاتر بابەتەکەی وەکو کەسێکی دەرووناس قسە لەسەر لایەنە دەروونیەکانی قوربانیانی دوای جەنگەکە ئەو باسی کە پێشکەشت کرد هەتا سەردەمی جەنگی عێراق یان ڕوخانی ڕژێمی بەعەز کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ بوون بەڵام ئەوەی کە گرنگیت پێدەدا لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز ئەم ناوچێکی بەسەرهاتووە ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز هەر دۆسیەمان هەیە هەر بە خۆی جینۆسایدە لە ڕاستیە کە من بۆ خۆم کارم لەسەر کردووە پەیوەندی بە زرگۆشەکانی سعدی هەیە کە کوردنووە لە با بڵێن لە مەزهەبی شیعە مایکەکە بەرە بەڕاستی بەدەر لەوەش ئەو لایەنە دەرونیانێکە کە بەڕێسان پسپۆرن بگەڕێنەوە بۆ قوربانیانی تاوانی ئەنفال دوو نمونەی زۆر زیندوو وەرگرین ئۆردوگای شۆڕش و ئۆردوگای ڕزگاری سمودی پێشوو. من پێم وابوو تۆ لایانی کەم ئەمانەت لە بەرچاو گرتووە کارت لەسەر کردوون چکە بەڕاستی ئەو دوو لایانی کەم ئەو دوو کۆمەلگا زۆرم بلێ دوای ئەنفال بە هەند وەرگرین و دڵنیام جەنابەت سامپڵی زۆر گرنگت بەدەستەکەوتووە چکە یەکێک لەلایەنە فەرامۆشکراوەکان لە دوای جەنگ ئەو مرۆڤانی هەتا ئێستا لەگەڵ ژیانە ئاژ نەبوونەتەوە لەو ئۆردوگایانە بوونیان هەیە ینی بە هیوا بووم تۆ لایانی کەم کارت لەسەر ئەو لایەنە گرنگە بکردایە و ئێستاش کات درەنگ نییە بە دەردی ئینگلیز گوتنی چکە بەڕاستی حکومەت و کۆی دامەزراوەکان بەجارێک ئەم لایەنیان فەرامۆش کردووە کە دەست خۆش کات چۆتە با بڵێن گرفتێکی نائینسانی ناوانیوسیانە بە تۆ نانتوانین زۆر بەرز ببنەوە هێناوێنی ئەو منداڵان لەکوێدا لە شوێنێکی داناوە کە زەختی زۆر کەم کردوێتەوە تەمە منداڵەکان چاویان دەرپەڕیوە ئەوە بوون و بەس بزانێ بۆی چێ یان زۆر تەجروبە هی بەکتریام لە خۆشیەکان هەمووی ئەو دکتۆر منگڵە لەسەر مناڵە دوانەکان بۆ لەسەرێکی کردووە بزانێ ئەوی کرد چۆن بزانێ عینیشتە ئەتۆ ئەوانت باس نەکرد کاک دکتۆر گیان هەر باسی چیلی ئەوت کرد باسی چیلی و لەگەڵ جنوبی ئەفریقیا لەوێ شتێکەیە پێیان وتوە عەدالەی ئینتیقالی
فترەیەکە ناوێن ناوە فترەی عەدالەی ئینتیقالی ئەوەیەکەوە ئەوانەی لەو سەردەما تاوانبارن بێن تاوانەکانیان باسکەن و تاوان لەوانەیە لە هەندێکیان خۆش بەڵام وەکانی کە تەقدیمی محکەمەیان دەکەن هەروە لە ساڵی 2009 یا 2010 بوو لە هەولێریش ئەو مؤتەمەرێک بەسرایی عەدالەی ئینتیقالی بەدەش بەشدار بووم لەوێ هەتا لەوێ ئەوە لێ بوو سادق مادیش لێ بوو ئەوە جنوبی سوودان تەمەەن لەوێش کوشتار زۆر بوو هەتا لە منی پرسیکتی لە کوردستان چۆکتمەڵی لە کوردستان ئەو بووە لێخۆشببوونێک دەرچوو هەر ئەوەندەوی چیکە نەکراوە بێجگە لە بەڵگەکان ئێستا 30 تەن بەڵگە لە ئەمریکا بوو هەمووشی تەسنیف کراوە هەموو داوانەکان دیارە بێجگە لەوەش ئێستا کوڕی سوڵتان هاشم کە تاوانبارێکی ئەنفالە ئەندامی پەرلەمانی عێراقا دەروا بۆ مەسلەش باوش بڵێم بۆ مەسلەش ئێمە لە پەرلەمان من و دکتۆر ڕۆڤن زۆر باسی هەتا 24 چوارات بێ باسی قەڵازم کردەوە باسی تاوانبار حکم بدرێن تاویز بکرێنەوە ئەو شتانم باس کردەوە زەم دکتۆر دەستخۆش باسی کردەوە زۆر زۆر سپاس تۆمارێکی لە ڕاستیە ئەو قانونی کە لە بەغا دەرچوو قانونی ئیجتیساسی بەعز بوو یعنی لە ڕێکدەرهێنانی بەعز وتیان ئەم قانونە زۆر توموتیژە بیگۆڕن بە قانونی موساءلە و عەدالە یعنی تۆزێ تەخفیف کراوە ئەمە بریاە ناوتیان تا عزوی فێرقا نابێ بێتەوە سەر حکم و نابێ بێتەوە سەر وەزیفە و تەقاعودیان بۆ ببرێتەوە بە ڕوتبەی مدیر عام کە ئەمە بەڕاستی خەلەلێکی زۆر گەورە بوو من ڕئیسی لوژنەی ئیجتیساس بەعز ناوی حەسەن بوو ڕەفیقم بوو وتم بۆچی لەسەر مستەشارەکانی ئێوە داوا قەید ناکەن داوا ناکەن بۆ لە پێچینەوە وتی سەرکردەکانی خۆتان موافقەت ناکەن ئەڵێن ئێمە خۆمان لێ پێچینەوەیان لێەکەن خۆشمان ئەوەیەکە ئەو ڕێزگرتنەوە ئەوەیە کە بەو ئاراستەیە بڕەوە بەداخەوە حەزەکەن یەک خاڵی تریش بڵێم سونەکان شەکواکان ئەوە بوو ئەیانود ئەو یاسای ئیجتیساسی بەعسا بەسەر ئێمە تەطبیقە کرێ بەسەر بەعسی شیعە تەطبیق ناکرێ و ئەوان ڕزگاریان کردوون و وەزیفەی خۆیانیان هەیە وەتیان بوو ئەندام پەرلەمان بوو تیان بوو وەزیر بوو بەڵام سونەکان گلەیەکان ئەوە بۆیان و بۆچی بەخوانەکەن بۆچی بۆ نایکەن سپاس بابەتە زۆر ورد و زۆر درشتەکە پێویستەکە کە ئیشێکی زۆر زۆر وردی لەسەر کرێت هەموو چەمکەکان باس کرا هەموو قۆناغەکان باس کرا بەڵام قۆناغێکی گرنگتر هەیە کە ئێمە ئەگەر دەستمان بە برا عەرەبەکان بە عەفەڵڵا و عەماسەلەف ڕەوانەمان کردێ لایەنێکی تر هەیە توندی کورد بەرامبەر کورد خۆی ئێمە ئەگەر من تەمەنم زۆر کەم بێت فریایی ئەوە نەکەوت بێتم باش تاریخی پێش ڕاپەڕین بزانم بەڵام تاریخی دوای ڕاپەڕین ئەوەی ئێمە تۆمارمان کردو بەم تەمەنەکەمەوە هێندە توندوتیژی کورد بەرامبەر کورد ڕوندەترین توندوتیژیان بەرامبەر یەک بەکارێنەوە کە یعنی ئەم توندوتیژیە یعنی ئەوەی کە ئێمە تەسەوڕەکەین لە دوژمنەکەمان هەرەمەیە کە ئەڵێن توندوتیژیمە ئەمان کوژێ ئەیتر گوڵمان پێ نایە ئەڵێ ئەمە دوژمنەکەمانە بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکراوە توندوتیژی ڕەندانەی کورد بەرامبەر کورد کە من ئەتوانم چەندین نمونە بێنەوە بەم تەمەنە کورتەوە کە لایەنە شەڕکەرەکان و لایەنە ناوکۆکەکان کە بە خراپترین شێوە توندوتیژیان کردوە بەلایەن لایەنی بێلایەنەکان نەک لایەندارەکانیش یعنی ڕەشوسپی زۆر جار نەکراوە کاتێکی خۆشتان بۆ خواجم زۆر سپاس دکتۆرە جار دەستەکانت خۆش بێ بەڕاستی سێ نمونەی زۆر بەرز کرد و مایکە کەشت زۆر سێ نمونەی باش تێنایە کە دەکرێت زۆر بە جوانی زۆر بە وردی بەراوردی بکەین لەگەڵ بارودۆخی کوردستان و بەتایبەتی ئێمە کە باز لە باشووری کوردستانەکەین و ئەو مێژۆڕەشەی کە دەوڵەتی دروستکراوی عێراق بەرامبەر بە ئێمەی کردووە بۆ نمونە ئەوەی کە ئێمە نەمانتوانی سەرکەوتوو نەبووین دوو پرسیار لێرێتە ئاراوانە مەسەلەی پرسی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل کە جوولەکە زۆر بە جوانی زۆر بە وردی زۆر بە ژیرانە جینۆسایدی جوولەکەیان بەکارهێنا بۆ دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل ژیرێکی زۆر گەورەیان دەستکەوت لە ئەمریکا و لە وڵاتانی ڕۆژاوەوە هەروەکو خۆت بێتێت کە تەنانەت ئەڵمانیا هەروەکو قەرزبار خۆی بە قەرزباری ئیسرائیل دەزانێت ئێمە نەمانتوانی ئەمە جینۆسایدی کورد هەڵەبجا کیمیاباران هەموو ئەو هەموو تاوانانەی کە دەوڵەتی عێراق بە درێژایی 100 ساڵ بەرامبەر کوردکرێتی
بۆ نەمانتوانی بەکاری بێنین لەوێ ئەمە یەک پرسیارێکە. پرسیاری دووهەمیان کە لە دروستبوونی کۆمیسیۆنی ئاشتەوایی و ڕاستی لە هەم لە باشووری ئەفریقا بە تایبەتی کە هەم تاوانباران و قوربانیانیان بەرامبەر یەک دانا و تاوانباران زۆر بە جوانی تاوانەکانی خۆیان بەرامبەر قوربانیان خستە ڕوو داوای لە بردنیان لێگر. ئایا بۆ ئێمە سەرکەوتونە بووینە داواکارن ئەو کۆمیسیۆنێکی لەو شێوە دروستکەین تاوانبارانی جەنگ بێنە سەر بەردەمی کۆمیسیۆنێک کە بتوان قوربانیان گوێبیست بن هۆکاری چی بوو کەوان لێکردن داوای لێ بردنیان لێ بکەن. ئێستاش یەکێ لەو خاڵانەی کە مامۆستاجیات باسی کرد مەسەلەی ژن و مناڵ کە ئێستاش چەندەها مناڵ کە لە زیندانەکانی باسە لەدایک بوون بە هۆکاری دەستدرێژی ئەو مناڵانە ئێستا گەورە ساڵن لە کۆمەلگان اینجا بێ ئەو مناڵانە دەرونیان چۆن بێ چۆن مامەڵە ئەکەن لە کۆمەلگایە. ئەمانە هەمووی ڕنگدانەوەی ئەو سیاستەیە ینی پێویست بوو ئێمە زەختکەین بە تایبەتی ڕۆشنبیران و ڕووناکبیران دەکرا زەختێکی زۆر لە دەسەڵاتدارانی کورد بکەن ینی ئەمە ڕاستە وەکو ئەو هاوڕێوتی کە کورد عقلێتی ئێستش نەگەشتۆتاوە کە بێت بڵێن ئێمە چی داوای حکوومەتی عێراق چی داوای لە بردن لەگەلی کوردکە. ئەمە یەکێکی خاڵێکی زۆر گرنگە کە پێویستە زەختی لێ بکرێتەوە کە حکوومەتی عێراق داوای لێبوردن لە گەلی کورد دەست خۆشتر بەم زۆر سپاس. کاردکتۆر لە بواری لێپرسینەوە و لێبوردنە تا گۆرانی بێژەکانی سەدام حوسێن بۆی دەبوایە باسی ئەوەش بکرایە کە بە چه شەرعیەتێک سەرانی بەرەی کوردستانی کە خەڵکێکی هەڵنەبژێراوی ئەم گەلە بووم لێبوردنیان بۆ جاشەکان دەرکرد کە ئەو تاوانەی ئەوان ئەنجامیان داوە زۆر کە زەوەتر بووە لەوەی سەرباز و ئەفسەری عێراق ئەنجامی داوە. سپاس. دەست خۆش فەرموو برا. بابەتەکە زۆر گرنگ بوو بەس پێم سیر بوو ئەزمموی نازیزم زیاد لە شوێنێک و ینی هەم لە ڕووی تیۆری هەم لە ڕووی کردداری بێحەد باس کراوە دەنی بەرزکەیتەوە بێحەد باس کراوە پێم وا بوو ئەوایە باشت بە ئەزمموی دەوڵەتی تورکیا باە. بۆچی ئەزمموی دەوڵەت تورکیا؟ هیتلەر خۆی قسەیەکی هەیە ئەڵێ بەڕاستی تورکەکان داهێنانیان کردووە لە کۆمەڵکوژی و بەدڵی خۆیان کردیان و کەسیش لێی نەپرسینەوەی تر ئێمەش بە چاو لەوان بکەین و جوولەکە بخەبکەین. من بۆچی جەخت لەسەر تورکیاکەمەوە؟ یەک سەدەیەم دەوڵەتە بەردەوامە و تاکە دەوڵەتی سەر زەویەکە سیستمی فاشیزمەکەی بەردەوام. یعنی کۆمەڵە داتاتان پێم لەم دەوڵەتە کورد کەمینە نییە بۆ زانێتان نەتەوەی دووەمە خاوەنی ینی با ڕێژە لە 130 دانیشتوانە بە خاک لە 140 بۆ لە 145 هەم خاوەنی خاکە هەم نەتەوەی شەیە بەڵام لە دەستورەکە بە هیچ جۆری ئاعترافی پێ نەکراوە لە ماوەی 1 سەدە زیاد لە دەجار کۆمەڵکوژی لەگەڵ کراوە و 12 ملیۆن ئینسانی لەسەر خاکەکەی خۆی دەربەدەر کراوە ئەمە لە هیچ کوێی سەر زەویان نییە. من پێم سەیرە ئەزمموی با بڵێن چیلی باسکیت و بەهاز بی بەسەر تەپڵی سەری میلەتەکەی خۆدا دەست خۆش خۆ دەزانی چارەسەری دۆزی کورد لە باکوور نەبێت لە هیچ کوێکە ناکرێت. بۆ ئەزمموی بەعەز زۆرینەتان باستان کرد بەڵام نمونەیە کە ئێستا ئانیە و باستان نەکرەوەیە ئێستا سەرانی بەعەز لەم چەند مانگەی ڕابردووە لە هەولێر کۆنگریان بەستەوە ئەوە کارەساتەکە زۆرینەتان وتان دەسەڵاتی کوردی بۆ نمونە لە دەرکردنی قانون لە بەغدا کە بەشدار بوو زۆرترین پەرلەمانیانە بۆ شت ڕەوبوونە پێیان سیر بووە کە دەوڵەتی عێراق لە داوای لێبوردنکە منەڵم ئەمەیان سیر نیە ئەمەی ئێستا سیرترە ئەوە بوو بە دەرەنجام. زۆر سپاس. دەست خۆش. توێکردنی توندوتیژەکانی ڕابردووەکەم لە تورکیا ئەوەی کە بڵێن دەوڵەتە تاوتوی نەکردووە زۆر بە بەسیتی ئەڵێ ئێمە هەمووی چیمان کردووە ڕاستە جینۆسایدی ئەرمانمان نەکردووە ئیتر باسی چی بکەم هیچ ئەدەبیاتێک نییە باسی تاوتوێکردنی ڕابردوو کا لە تورکیا. دەوڵەتی تورک لە کەمال ئەتاتورکەوە تا ئەردۆغان خۆی بە ڕاست دەزانێ و هەموویشیان ڕەفزی ئەوەکەن کە جینۆسایدی ئەرمەنیان کردووە. ئیتر باسی چی بکەم ینی تاوتوێ نەکراوە ئەمە ئەوە. اینجا ئەوەیە کاگۆزێر وتی یعنی لە ڕاستیەوە بابەتێکی زۆر گرنگە ئەوەی کاگۆزێریش باسی کورد و کوردی کرد لە ڕاستیە من وەرەقەکە تۆ بۆیە پەلە بکەم باسی ئەوەم کردووە
کە ئێمە ئەتوانین زۆر سربەرزانە داوای تاوتوێکردنی ڕابردووی توندوتیژی بەرامبەر بمرەتەوەی کووردا لە داگیرکەران بکەین کاتێک کە ئێمە خۆمان ئەو توندوتیژیانەی کە خۆمان بەرامبەر بە خۆمان کردووە تاوتوێشی بێڕەحمانەی ڕاستگۆیانەی وەکو ئەوەی جنوبی ئەفریقا بیکەین. ئەوە هەر کاتێ ئەوەمان کرد و فعلەن ئەوە پێویستە، چونکە معقول نییە تۆ داوای تاوتوێکردنێکی حەقیقی دادپەروەرانەی ڕابردوو بکەی ئەو توندوتیژیانەی کە بەرامبەرێک کراوە وەکو میلەتی کورد داوای بکەی لە داگیرکەران بەهان تۆ خۆت ئەوە نەکەیت. یعنی من ناتوانم داوای شتێ لە تۆ بکەم کە من خۆم ئەوە نەکەم، کەوا بۆ زۆر ڕاستە. یعنی ئەوە نوقسانێکی گەورەیە بەڕاستی کە لە مۆزوعی شەڕی براکوژیە. بەسیترین شت ڕووداوی ئەوەی کە کوشتنی ئەو هەموو شیعیانەی لە 1963 بوو پێمان لە سلێمانی، ئەوەی کانی ماسی یعنی تۆ لە ڕاستیە ئەتوانی لەوێەوە دەست پێ بکەیت کە ئێمە خۆمان چەند بێڕەحم بووین، چەند بێبەزەیی بووین بەرامبەر بە ئینسانی خۆمان و کورد لەگەڵ کووردا. یعنی وەکو باسیەکەن ئەو یەکێ لەوانە کە ئەیسووتێنن هەر عەبدوڕەحمانی خلی پێڵن کە سەرۆکی سندیکای کرێک هەر سووتانیانە ئەڵێ لەبەرەوە ئەوە زۆر ڕاستە. یعنی فعلەن ئەوە قەرزێکی گەورەیە لەسەر قیادەی سیاسی کوردی هی هەموو بەشەکان کەچی کە ئێمە خۆمان تاوتوێ ڕابردووی خۆمانمان نەکردووە لەگەڵ یەکتریا چیمان کردووە هەر لە کۆمەڵە و دیموکراتەوە تەنانەت لەوانەی باکووری کوردستانیشەوە و ئانەی خۆشمان و تەنانەت ئەوانەی سووریا. زۆر سپاس. دەست خۆش.